کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکێک لە کێشە سەرەشیەکانی هەرێمە بەتایبەت لە نێوان پارتی و گۆڕاندا تا ئێستا بەبێ چارەسەر ماوەتەوە. دوای زیاتر لە ساڵێک لایەنەکان دوای چەندین هەوڵ بۆ کاراکردنەوەی لە ئێستادا وەک تەماشاکەر ماونەتەوە. قسەی پارتی لە ئێستادا ئەوەیە کە لەگەڵ گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا پەیکەری حکوومەتیش جارێکی تر دابڕێژرێتەوە. بزوتنەوەی گۆڕان دەڵێت لە ئێستادا بابەتی لە پێشینە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە و دوای کاراکردنەوەکەشی دەکرێت چاو بە ڕێکەوتنەکانی پێکەنانی حکوومەتدا بخشێنرێتەوە. دەڵێن پرسی سەرۆکایەتی هەرێمیش لای ئەوان بابەتێکی لەبیر نەکراوە. ئێستا بابەتی جێخیلاف لە نێوان هەمومانەوە بابەتی لە پێشینە لە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان مۆزوعی پەرلەمانە. دوای ئەوە کوتم دەکرێت بە ڕێکەوتنی پێکەنانی حکوومەت و دابشکاری وەزارەتەکانە بچینەوە، ئەوانەش معالەجە بکرێت بە مۆزوعی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشەوە. سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش ئێستاش کێشەی قانونێکی هەرماوە هەر لە ڕێگەمانایە هەر یەخەمانەگرێتەوە. بۆی دوای کاراکردنەوەی پەرلەمان مۆزوعی سەرۆکایەتی هەرێم یەخەمانەگرێتەوە پێویستە دەستی بۆ بەرین و مۆزوعی کابینی وزاری و کێشە وزاریەکان و کێشەی حکومڕانی و حکوومەتداری لە کوردستان دیسانەوەش کێشەیەکی ترە کە هەمیشە لە بەردەمانابێ. بەشێک لە لایەنەکان پێیان وایە ئەو بڕیارە سیاسیی کە پێویستە بدرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان خەریکە وادەکەی دوا دەکەوێت. یەکگرتووی ئیسلامی دەڵێت لەسەر کاراکردنەوەی پەرلەمان قسەی زۆر دەکرێن، بەڵام ئەوان گرفتیان لەگەڵەوەدایە کە ئەوانەی قسە دەکەن ئیرادەیان نییە بۆ جێبەجێکردنی قسەکانیان. ئەمە گرفتمان لەوە نییە کە حکومەت بە شێوازێکی تر دروست ببێتەوە تەشکیل بێتەوە. گرفتمان لە بێمتمانەی و نەبوونی ئیرادە و نیەتێکی باش نییە. ینی لێرە قسەکان باشن، تاوان تۆ ئەگەر بتەوێت پەرلەمان دروست بێتەوە بەو مبادرەی کە ئەمان ئەیرێنە بێ سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕێ و بیتالی کە سەرۆکایەتی گۆڕە تەشکیلی حکومەتەکەشە گۆڕێ. بەڵام گرفتەکەمان لە نەبوونی ئەم ئیرادەیە. ڕاستە تەسریحات هەیە، ڕاستە قسە هەیە، بەڵام لە ئەرزی واقعە ئەمە نییە. لە ئێستادا هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی دارایی و سیاسیدا تێدەپەڕێت. بەرپرسانی باڵای هەرێمیش دانیان بەو قەیرانانەدا داناوە، بەڵام سەرڕای دەرکردنی مەترسیەکان تا ئێستا هەنگاوەکانی چارەسەرکردنی دۆخەکە ئاسۆیەکی ڕوونیان نییە. پەرلەمانتارێکی یەکێتیش پێی وایە بە کاراکردنەوەی پەرلەمان یا کارانەکردنەوەشی حکوومەتێکی شکست خواردووە و پێویستە هەڵبوەشێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی شکست خواردوو و سەرنەکەوتووە لە بەدیهێنانی ئەو خواستانەی کە خەڵکی کوردستان لێ چاوەڕێ کرد. هیچ حکوومەتێک سەرکەوتوو نابێ بەبێ پشتیوانی پەرلەمانێکی زیندوو و کاراکردنەوەی پەرلەمانیش ئەگەر ببێ پێویستە لە هەموو حاڵەتێکە ئەم حکوومەتە گۆڕانکاری بەسەردا بێ. ماوەیەک لەمەوبەر سەرۆکی 7 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان لە سلێمانی لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەماندا کۆبوونەوە و ئیمزایان بۆ کاراکردنەوەی پەرلەمان کۆکردەوە. بەڵام ئەوە لە کاتێکدایە کە ژمارەیەک لە سوڕاوانی بزوتنەوەی گۆڕان باس لەوە دەکەن کە لە چەند ڕۆژی داهاتوودا بزوتنەوەکەیان هەڵوێستی خۆی لەسەر پرسەکانی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.